الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين إمان داران وخواناساني بريس ليادي لدى بوونی فەخری کائینات نوری چاومان شەفیعی مەحشەرمان محەممەدی مستەفادا صلی الله عليه وسلم دەژین لە پێشوازی ئەو یادە پیرۆزەدا پیرۆزبایی لە خۆمان و سەرجەم گەلانی موسڵمانی دنیا دەکەین سوپاسی پەروەردگار دەکەین کەوا شوێنکەوتووی ڕێبازی ئەو سەرکردە گەورەین ئەو پێشەوا گەورەین کە نەک لە دنیادا ڕێنمایی کردوین لە قیامەتیشا لە ڕۆژی تەنگانەی قیامەتا دەستمان لێبەر نادا و بەویستی خوای گەورە پێشەوامانە بۆ چوونە ناو بەهەشتەوە سوپاس بۆ خوای پەروەردگار میلەتی کوردی موسڵمانی ئێمە ئاوا بە گەرمیەوە پێشوازی لەدایکبوونی فەخری کائینات حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم دەکات ئەمە هەمووی بۆ خۆمانە چاکەکەی یادکردنەوەی ئەو خۆشەویستە دڵشادبوون بە لەدایکبوون و بوون بە پێغەمبەربوون و شوێنکەوتنی ڕێباز و سونەتی فەزڵەکەی بۆ خۆمانە دوو موژدە دەدەم بە خۆم و بە ئێوەی بەڕێز و هەموو بیسەران و بینەرانی ئەم وتارە یەکەمیان خوای پەروەردگار دەفەرمێ فإن الله هو مولاه وجبريل وصالح المؤمنين والملائكة بعد ذلك ظهير لسورة تحريم آيات چواردا دەفەرمێ خوای گەورە بۆ خۆی فإن الله جاسێری کەن دەفەرمێ هو مولاه ضميری هوەی هێناوە بۆ تەئکید ئەگە بیفەرمووە إن الله مولاه هەر عیبارەتەکە ڕاست بۆ خۆی بوو بەڵام هو لە قورئانە لە ئەو شوێنەکە زیاد کراوەی بۆ تەئکیدکردنەوەیە دڵنیابن ئەی خەڵکینە خوا بە نەفسی خۆی جەلە جەلالوه سبحانه وتعالى بەرگری لە پێغەمبەرەکەی دەکا ئەگەر کەسێک نەبێت لەم سەر زەویەدا پشتیوانی لە پێغەمبەر بکە خوای گەورە بە زاتی خۆی دیفاعی لێ دەکا دەفەرمێ وەجیبریل و جوبرائیل کە سەرۆکی هەموو فریشتەکانی ئەرز و ئاسمانە لە ناو مەلایکەتدا کەس لە حەزرەتی جوبرائیلی ئەمین گەورەتر نییە پەیامی ئاسمان لە خواوە بۆ سەرجەم پێغەمبەران ئەم زاتە هێناوێتی کە جوبریلی ئەمینە خوا دەفەرمێت جوبریل بە شەخسی خۆی دیفاع لە محەممەد دەکا صلی الله عليه وسلم ئەمجا دەفەرمێ وصالح المؤمنین هەموو ئەو ئیماندارانەی کە ئومەتی پێغەمبەرن صلی الله عليه وسلم و صالح و خواناس و دینداری ڕاستەقینەن پشتیوانی پێغەمبەر دەکەن والملائکة بعد ذلك ظهیر پاشان سەرجەم فریشتەی ئەرز و ئاسمان لە خزمەت پێغەمبەرایە و دیفاعی لێ دەکا جا سەیری ئەم ئایەتەکەن لە دوای خوا جوبریلی ئەمین یەکسەر نەیفەرموو هەموو فریشتەکان صالح المؤمنین ئەمجا والمەلائکە یعنی هەر کەسێک دڵخۆش بێ بە لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر کەسێک دڵخۆش بێ بە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسێک لە کاتی ناوهێنانیدا سڵاوەتی لێ بدا هەر کەسێک لە بەجێهێنانی سونەتەکەیدا دڵی شاد بێ هەر کەسێک بەکردنەوەی مزگەوتێک کە ڕێبازی پێغەمبەری صلی الله عليه وسلم تیا بڵاو دەکرێتەوە دڵت شاد بوو بەبینینی گەنجێکی بەڕێزی ئاوا لە مزگەوتەکاندا فەرەحی بەدڵتا هات بەبینینی پیاوێکی پیری عاقبەت خێر کە لە گەنجێوە لەسەر ئەم ڕێبازی مزگەوت و خواناسیە وتت ئۆخەی بەبینینی ئافرەتێکی سەرپۆش بەسەر لە جادەیەکە لە ماڵێکە لە دائیرەیەکە وتی سوپاس بۆ خوا ئەم ئافرەتە محەجەبەی و دیندارە بەبینینی گەنجێکی تەوبەکار کە گەڕاوەتەوە بۆ ڕێبازی ئیسلام دڵت گەشایەوە تۆ صالح المؤمنینی ئەو کاتە قورئان پێمان دەڵێ ئیماندارێک کە لە خزمەت ڕێبازی پێغەمبەری ئەکرەمدایە صلی الله عليه وسلم پلەی تۆ لە مەلایکەت گەورەترە بەس لە جوبریل گەورەتر نییە چونکە مەلایکەتی دوای صالح المؤمنین خز لە قورئانە کەواتە ئێمە خۆمان قازانج دەکەین کاتێ یادی لەدایکبوونی ئەو خۆشەویستە دەکەینەوە
لە فەرموتەیەکی ترا کە ئیمامی ئەحمەد لە موسنەدا هێناوێتی و شێخ ئەلبانی ڕەحمەتی خوای لەبێ لە صحیحی جامیعە بە ژمارە فەرموودەی 3924 دەفەرمێ فەرموودەیەکی صحیحە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو سەحابەکانیدا دانیشتە بوو فەرمووی طوبى لمن رآني وآمن بي خۆشبەختی بە حاڵی ئەو کەسەی کە بە چاوی سەر منی بینی و ئیمانیشی پێهێنا چونکە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر کەس بە چاوی سەر بینی بەڵام ئیمانیان پێ نەهێنا فەرمووی هەر کەسێک چاوی بە من کەوت و ئیمانی پێهێنام و بڕیاری دا و شایەتمانیدا کە من پێغەمبەری خوای پەروەردگارم ئەوە سەرفرازە ئەوە خۆش بە حاڵی ئەو تووبای بەهەش بۆ ئەو ئەمجا فەرمووی وطوبى لمن آمن بي ولم أرى ولم يرني 7 مرار دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 7 جار لەسەر یەک فەرمووی ئای خۆشبەختی بۆ ئەو کەسەی ئای خۆشبەختی و سەرفرازی بۆ ئەو کەسەی 7 جار ئاوا لەسەر یەک فەرمووی بۆ ئەو کەسەی ئیمانی پێهێناوم و چاویشی پێم نەکەوتووە جا سەیری فەرموودەکە و دیقەتی وشەکانی بدەن جاری یەکەم فەرمووی خۆشبەختی بەو کەسانەی کە سەحابەکانن منیان بینی ئیمانیان پێهێنام ئەم جارە فەرمووی ئیمانیان پێهێنام و نەشیان بینیم ئەوە زۆر گرنگە فەرمووی 7 جار دوعای خێری بۆ ئێمە کردووە کە ئێمەین بە ئیزنی خوای پەروەردگار ئەوە جەنابت و تۆی موسڵمانی خوشکوبرای ئیمانداری ئەهلی ئەم مزگەوتانەین کە پێغەمبەری خوامان صلی الله علیه وسلم نەبینیوە زەمەنی 14 سەدە لە نێوانماندایە والله دەڵێ بە چاوی سەر بینیمانە کە ڕەسوول الله قسەمان بۆ دەکا پێغەمبەری خوا فەرمووی موژدە بێ بۆ ئێوە خۆش بە حاڵی ئێوە سەرفرازن بە ویستی خوای پەروەردگار لە لەدایکبوونی پێغەمبەردا صلی الله علیه وسلم ئەگەر لانی کەم ڕۆژی 12 ڕەبیع الأول کە یەکشەممە دەکا هەڵی دەبژێرین بەویستی خوا دەستوری خۆتان مەگۆڕن گوێ زۆر بۆ قسە و ئەم لاولایەکیش مەگرن بەویستی خوای پەروەردگار لە دوکانەکانتاندا شیرینی دابنێن لافتە هەڵبەواسن ناوی بەرز و بەڕێزی بڵندکەن خۆشحاڵی دەرببڕن چەند جوانە کاسبکارێک ئەو ڕۆژە بکە بە بەخشین لە پێناوی خۆشبەختی ئیسلامیەتیەکەیدا کە بڵێ خوایە شوکرانەت دەکەم کە من ئومەتی پێغەمبەرم صلی الله علیه وسلم پاشانیش لە ڕۆژەکانی دوای مەولوددا لەسەر ڕەوشتە جوانەکان بەردەوام بین ئەمە قازانجەکەی بۆ خۆمانە و سوودەکەی بۆ خۆمان دەگەڕێتەوە ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم گەلە خێر لە خۆنەدیوەی ئومەتت بەدڵ قەناعەتی وایە ئەگەر هەبێت ڕێگایەکی سەرفرازی ئەگەر هەبێت هیوا و ئومێدێک بۆ سبەی ئەوە تەنها لە پەیامە ژین بەخشەکەی تۆی مامۆستا و پێشەنگدایە کە سەراپای هەر ڕەحمەتە و بەخششی گەورەی خودایە لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چیرۆکێک نییە تاریخزاتی ئینسانێک نییە ئەوەندە لەدایک بوو لە ساڵی ئەوەندە وەفاتی کرد ئێمە کە باسی لەدایکبوونی پێغەمبەر دەکەین صلی الله علیه وسلم وتارەکەمان لەژێر ناونیشانی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەدایکبوونی مەدەنیەت بوو لەبەرەوەی کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هێستا لەدایک نەبوو بوو ئەم نور و ڕیسالە نەهاتوە سەر زەوی بەڕێزان دنیا یەک پارچە تاریکستان بوو لە هەموو بوارەکە تاریکستان بوو بە تەواوی مانە مرۆڤ ئیهمال کرابوو دەسەڵاتدار بێدەسەڵاتی دەچەوساندەوە دینی خوا سەقەت کرابوو لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاد مرۆڤایەتی ڕووناک کردەوە هەر ئەو بەرە بەیانیە کە ئامینە خاتوونی دایکی دەفەرمێ کە ڕەسوول الله محەممەد کەوتە خوارەوە لە سکما هاتە دەرەوە بینیم ڕۆشناییەک هات شەرق و غەربی دنیای ڕووناک کردەوە ئەو کاتە یەکسانی و دادپەروەری چەسپاند کاتێ بۆ یەکەم جار خرایە باوەشی دایەنەکەیەوە خات و حەلیمەی سەعدیە لەبەر ئەوەی خۆشی مناڵی شیرە خۆرەی بەبەرەوە بوو لە ناچاریدا مناڵەکەی تریش کە محەممەدە هەڵی گرتبەوە سەلات و سەلامی خوای لەسەر بێ بەڵکو خانەوادەکەی و بنەماڵەکەی شتێکی بدەنێ خات و حەلیمە دواتر دەیگێڕایەوە دەیفەرموو وەڵڵی کاتێ مەمکی چەپ ڕاستم دەخستە دەمی محەممەدەوە یەکسەر دەیخوارد و هەمووی دەخوارد ئەمون نەوەک تێری نەخوارد بێ مەمکی چەپم دەخستە دەمیەوە یەکسەر دەمی دەکرد بەو لاوە و دەمی پێوە نەدەنا بۆ ئەوەی بۆ براشیرەکەی بمێنێتەوە دوودانە ساڵی ڕێک شیرمدایە محەممەد نەمبینی هیچ جارێک مەمکی چەپم بگرێ چونکە ئەیزانی مناڵێکی ترم هەیە ئەو ڕۆژە مانای یەکسانی لە کۆمەلگادا چەسپاند جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوحمان بە قوربانی ڕێباز و پەیام و ناوی پیرۆزی بێ چاکسازی کرد
مەدەنیەتی هێنا دەوڵەتی دینی لابر دەوڵەتی مەدەنیەت و حەزارەتی هێنایە شوێنەکەی چاکسازی کرد لە بواری دینداریدا چونکە ئەو ڕۆژەی کە ڕەسوول الله هات خەڵکی لەسەر ئاینی مەسیحی و جوولەکە بوون دینەکان وا شێوا بوون خەڵک وای دەزانی دینداری دەبێت زۆر بە توندی بیگری ئەبێت دینداری واز لە خۆشیەکانی دنیا بێنی پێغەمبەری خوا هات صلی الله عليه وسلم چاکسازی کرد لە بواری دینداریدا فەرمووی خەڵکینە إن هذا الدين متين فأوغل فيه برفق ولا تبغض إلى نفسك عبادة الله أي خەڵکینە ئەم دینە وەکو گریسێکی تند وایە ئەگەر بێت و بە نەرمی و شلی دەستی پێوە نەگری و تند ڕای کێشی ئاخری لەگەڵ خۆیان ڕاددەکێشە و ملت دەشکێنێ بە نەرمی دینداری وەرگرن عیبادەتی خوا لە لای نەفسی خۆتان بێزراو مەکەن وا مەکەن ئەوەندە نوێش پێ ئەوەندە نوێش پێ دوای ڕخل لە نوێش بێ لەسەر قورئان لا نەچی و هێندەی گوێی لێ بگری حتا وا لێدێ ڕقت خوا نەخواستە لە قورئان بێ فەرمووی ئەمە نەفسی ئینسانە ئەم دینداریە دەبێت بە نەرمی بکرێ ئەم دینداریە بە هێواشی وەربگیرێ ئەم دینداریە پلەبەندی بۆ بکەیت ئەم نەتێک جێ بەجێ دەکەم دووشەمە و پێنجشەمە بە ڕۆژوو دەبم هەموو ڕۆژێ بە ڕۆژوو مە بە دوای ڕقل لە ڕۆژوو بێ هەموو ساڵێ عمرەیەک دەکەم بەڵام یارمەتی فەقیرێک نادەم دینداری وا وەرگرن نەرمی نیانی خۆشەویستی بۆیە لە سەحابەیەکی ئازیزی خۆی پرسی ئەلگوت پەپولەیە لە دینداری و خواناسیدا ناوی ئەبوو ذیڕی غەفاری بوو فەرمووی ئەبا ذەڕ فەرمووی ئەی پێغەمبەری خوا لە خزمەتت دام فەرمووی چت پێخۆشە لە دنیادا وتی وەڵڵی ئەی پێغەمبەری خوا حەزم لێ خوای گەورە هەمیشە هەژارم کا و برسیم کا بۆ ئەوەی دڵم نەرم بێ نەوەک ئەگە تێر بم دڵ ڕق بم فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەز دەکەم دایمە نەخۆش بم ساغیم ناوێ بۆ ئەوەی خوا لە گوناهەکانم خۆش بێ و گوناهم لێ هەڵوەرێ فەرمووی حەزم لە مردنە بمباتەوە بۆ لای خۆی بە خزمەت خوا بگەم و لە دنیای فانی ڕزگارم بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەری بۆ لە قاند و دینداریەکەی بۆ ڕاست کردەوە ئەمە ڕەن بێ ئێمە بین بڵین هەی دەستت خۆش بێت دیندار دەبێ ئاوا بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕووی نەشکان نەیفەرموو هەڵەی سەیری ئەو ئەدەبە فەرمووی دەیگوێ لە من بگرە منیش لە دنیادا سێشتم پێخۆشە تۆ سێشت منیش سێیان دەڵێم فەرمووی لە دنیادا حەزم لە ئەطیبە لە بۆنی خۆشە زۆر حەزم لە بۆنی گوڵ و عەتر و گوڵاوە زۆر حەزم بە بینینی پارک و باخچەی ڕازاوەیە فەرمووی ئەوە حەزی منە زۆر ڕقم لە بۆنی باروت و گولەیە زۆر ڕقم لە بۆنی خوێنە زۆر ڕقم لە بۆنی غوبارە ڕەم بە جەناب پرسی ئەی لە فەرمودەدا نەهاتوە غوباری فی سەبیل الله کاکەوە یەکجار لە قیتالە هاتووە لە مەیدانی جەنگە کە لەشکرێک بە سواری ئەسپ تێک پڕژێ غوبار بەرز دەبێتەوە بەڵام ئەسڵ وایە ئێمە بۆنی خوێن و باروتمان بەسەرانەچێ بۆنی لاپاڵم و ڕووخان و تێکدارمان نەبێ فەرمی وەڵڵاهی ئاواتی من بۆنی خۆشە حەزم لە گوڵە حەزم لە ڕیحانەیە حەزم لە عەتر و گوڵاوە فەرمووی تۆ حەزت لە برسێتیە من حەزم لە تێریە فەرمووی وەالنیسا زۆر حەزم لە ئافرەتی ساڵیحە و خواناس و ژنی باشە ها ئەبوو زەڕ فەرمووی حەزم لە نەخۆشیە پێغەمبەری خوا تەریقی نەکردەوە فەرمووی من حەزم لە خێزانداریە خێزانداری بەڕێزان بەچێ دەکرێت بە ئینسانێکی لەش ساغ بە ئینسانێکی تەندروست بە ئینسانێکی تێر و ساغ و سەلامەت یعنی ڕەدی دایەوە کاکە دینداری ئەوە نییە کە تۆ حەز لە دنیانە بێ هەر حەز لێ بە نەخۆش بی ناوەڵڵا بڵێ خوای هەمیشە لەش ساغم کەی لە نەخۆشی بمپارێزی ئافرەتی ساڵیحە و خواناس خێزانم بێ و لە ماڵێکی بەختەوەرا بشێم فەرمووی حەزم لە نوێژە زۆر حەزم لە نوێژە بیلبیلەی چاوەکانم لە نوێژدایە نەیفەرموو حەز دەکەم بمرم ناوەڵڵا حەز دەکەم بژیم و سوزدەیەک زیاتر بۆ خوا بەرم حتا ئەو تەمەنی کە خوا بۆی دیاری کردم خوایە پێشتر نەمرم بۆی عیبادەت زیاتر لەسەر زەویدا بکەم خوایە حەز دەکەم بۆ تۆ بژیم نەک لە پێناوی تۆدا بمرم ئەمە زۆر جا دەبیستین فڵان کەس ئاواتی شەهیدی بوو وەڵڵا من حەز دەکەم ئاواتت ژیان بێ لە پێناوی خوادا یەک ڕۆژ زیاتر بژی نەمامێک زیاتر لەسەر زەویدا دەڕوێنی سێبەرێک زیاتر بەجێ دێڵی کەسابەتێکی باشتر دەکەی پاروانانێک دەخێدەمی هەتیوێکەوە بە مردن چێ سوودمەند دەبێ بەڵام لە ژیانی پیاوی ساڵح و ئافرەتی خواناسدا دەیان کەس لێت سوودمەند دەبێ ئاوەدانی دروست دەبێ چاکسازی بەم شێوازە لە بواری دینداری کرد پاشان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەباری حکمڕانیدا ئەو کوڕە بوو دەسەڵاتی هەبێ و بێهێز بچەوسێنێتەوە خۆشەویستانم هەموو جار بیستوتانە کە عەرەبەکانی جاهیلی و سەردەمی نەفامی ڕقیان لە کرج بوو بۆ ڕقیان لە کرج بوو خۆ ئەوانەش مرۆڤ بوون واللهی لە دڵی هەر دایک و باوکێکە مناو هەر خۆشەویستە ڕەن بێ کچ خۆشەویستتر بێ ئەو پرسیارە لە خۆت کردو بۆ ڕقیان لە کچ بوو کچیان زیندە بەچاڵ دەکرد دەیانگول لەبەرەوەی کچ شەڕی پێ ناکرێ
کابرا حەزی لە کوڕ بوو دەیگوت ئەگەر بێت و کوڕم نەبێ و هەر ساحەبی کەس بم سەرتە پۆکە دەرەچم و بەسەرم دەکێشن کەس نێ دیفاعم لێ بکە ئەو کەسەی دە 12 کوڕ بە دوایەوە بوو بە هێزی کوڕەکانی زوڵمی لە خەڵک دەکرد ماڵی خەڵکی دەستان ئەو هۆزەی کوڕی زۆر بووە بەسەر عەشیرەت هێشکەیدادا و ژن و منداڵی تاڵان دەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کۆمەڵگایەدا هاتە دەرەوە لەو زوڵ مستەمەدا بۆیە چاکسازی کرد لە بواری حکومڕانیدا یەکەمیان فەرمووی دەبێ حاکم و میلەت لە سەروەتی وڵاتە وەکو یەک بەشیان هەبێ ئیمامی ئەحمەد لە مسنەدا بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک چۆ وەزارەتی دارایی ئەو کاتە پێیان وتۆ بەیت المال حشترێکی لێ بوو هیچ زەکات بوو ماڵی موسڵمانان بوو بەسەر خەڵکی هەژارە دابەش دەکرا لە کاتی خۆیدا وەکو موچە قشپلێک دوو لە ڕووتان و ماڵی خوا بە قەدی حشترەکەەوە بوو قشپلێک پاشەڕۆکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابە زۆر لە دەوری بوون دەستی برد بۆ ئەو قشپلە فەرمووی ما أنا بأحق بهذه الوبرة من رجل من المسلمين والله خەڵکینە من کە پێغەمبەری خوام سەرۆکی موسڵمانانم نێردراوی خوام بەم سەرزەویە والله بەم قلە قشپلە نەک حشترەکە ئەو قشپلەی کە بە قەدەکەیەتی و هیچ سوودێکی نەماوە مەگەر بۆ ئاگرکردنەوە بەکاربێ بەم قلە قشپلە مستحقتر نیم لە هەر تاچێک لە موسڵمانان یعنی مافی ئەوە منە نەک حشترەکە بۆ خۆم هەڵگرم تەنها قشپلێکی حشترەکەش مافم نییە لە موچەی خۆم زیاتر لە موسڵمانان هەڵگرم دوێنێ یا ساڵ ڕۆژی دەستپاکی لەبوو لە کوردستانە ئومێدم دەخواست ئەو بەڕێزانەی کە دەستیان خۆش بێ دەستگایەکی باشە کە باسی دەستپاکی و نەزاهە لە کوردستان و سەرۆت و سامانی بەرپرسان دەکەن خۆزگە ئەم فەرموودەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم بەلافیتەیەکی گەورە لەسەر کۆنگرەکەیاندا بنایە من نەک مافی خواردنی ماڵی میلەتم نییە لە قشپلی حشترێکیش لە ماڵی خەڵکیم پێ حرامە کە کار بەدەستم خۆزگە ئەوەتان کردا بە دروشمی کۆنگرەکەتان کار بەدەستان دەبێت بگەڕێنەوە سەر ئەم ڕێبازە ئەمجا سەرۆتی تەخشان پەخشان کراوی ئەم وڵاتە دەچێتە ژیشفانی فەقیر و هەژارەوە دووەمیان تێگەیاندین لە بواری حکومڕانیدا پێش زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکی وا فێر بوون سەرکردەیەک کابرا کیسڕای فارس قەیسەری ڕۆم یەک فەرمانی دەردەکرد لە یەک هەڵچوونا دەیگوت بڕۆن شەڕک بکەن هەزار کەسی ئەو زەمانە دەکوژرا خەڵک نەیدەزانی ئاخر ئەم خەڵکە بۆ دەکوژرێ ئەم خوێنە بۆ دەڕژێ دوایی لە شوێنەکە ئەسڵح و ئاشتیشی دەکردەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە کردار خەڵکی تێگەیان گوێڕایەڵی سەرکردە و مەسئول و بەرپرسەکەت حتا ئەو شوێنەیە کە لە دەستور و قانون و یاسا لانادا ئیمامی عەلی بۆمان دەجێڕێتەوە هەروەکو ئیمامی بوخاری بە ژمارە فەرموودەی 4340 و ئیمامی مسلیم بە ژمارە فەرموودەی 1840 لە صحیحەیندا بۆیان ڕیوایەت کردوین فەرموودەی صحیحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئیمامی عەلی زاوا و ئامۆزای خۆشەویست بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ خۆشەویستی خوا چەند سەحابەیەکی هەڵبژاردن و مەفرەزەیەکی لێ پێکهێنان بۆ ئەوەی متابعەی دوژمن بکەن و سنوورەکانی موسڵمانان پارێزن فەرمووی ئەم پیاوە سەرۆکتانە بەرپرس و ڕئیس و دەسەڵاتداری سەر ئێوەیە نابێ بێفەرمانی بکەن ئەوە لێپرسراوە ئەگەر گەلێک میلەتێک لێپرسراوێتی قبوڵ نەبێ وڵات پاشاگەردانی دەرەچێ سەرۆکتانە و دیفاعتان لێ دەکا و ئێوەش گوێڕایەڵی بکەن وتیان زۆر باشەوە لە خزمەتت دەین بەڕێکەوتن و لە ڕێگادا مرۆڤن دەمەخاڵێک دروست بوو لە بینی سەرکردەکە و شوێنکەوتەکانیدا سەحابەکاندا کابرای سەرکردەوەتی دار و چیلکە کۆ بکەنەوە وتیان بەسەر چاو خۆیان کردەوە وتی ئاگری بدەن ئاگریاندا وتی بڕۆنە ناویەوە وڵات جلەکانیان دانا خەری و بڕۆنە ناویەوە گەنجێک هەستا وتی بوەستن کاکە بوەستن بە قسەی مەچنە ئاگرەکەوە وتیان ناکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئیطاعی بکەن وتی کاکە گوێ بگرن عەقڵتان بەکاربێنن إنما فررتم إلى رسول الله صلى الله عليه وسلم من النار ئێمە کە هەڵاتین بۆ لای پێغەمبەری خوا بەوەی لە سووتان ڕزگار بین خۆزگە و کەسانی تونڕەوی ئاینی دەکەن خۆزگە و کەسانی بە ناوی شیعاری لا إله إلا الله و خەڵک دەکوژن و خۆیان دەتەقێنەوە گوێیان لەم فەرمودانە بگرتایە تۆ کاکە بۆیە موسڵمانی کە نەسووتێی کە نەتەقیەوە کە پارچە پارچە نەبی من بۆیە هاتووم بۆ لای پێغەمبەری خوا بۆی ژیانم سەلامەت بێ من بۆیە کار بەدەست و حکومڕانم دەوێت کە لە شەڕ و کوشتن بم پارێزە نەک بە کوشتمدا نەک بم سووتێنێ وتی بۆستن کەس نەچێتە ئاگرەکەەوە وەڵا نەهێشت ئەبێ گەنج قسەی هەبێ لە وڵاتە ئەبێ حەماسەتی بەرز بێ بۆ ڕێنماییکردنی چاکەی خەڵک هاتنەوە بۆ خزمەت پیامبەر صلی الله علیه و سلم بەعاززی کابرای سەرکردە شکاتی کرد وتی بە قسەیان نەکردم و فەرمانی تۆیان شکان
گەنجەکەش وتی ئەی پێغەمبەری خوا ئێمە بۆیە شوێن تۆ کەوتین کە نەسووتین کە عەزاب نەکێشین کە لاشەمان نەسووتێ کە نەتەقینەوە. پێغەمبەری خوا سەڵام فەرمووی ئەم گەنجە ڕاست دەکا والله لو دخلتموها ما خرجتم منها أبدا إنما الطاعة في المعروف. فەرمووی یەک بچوونە ناو ئاگرەکەەوە هەتا لە جەهەنەمی شادەمانەوە چونکە بەدەستی خۆتان سووتان بەدەستی خۆتان کوش هەتا لە جەهەنەما لە ئاگرا دەبوون. گوێڕایەڵی کەسێک کە منیش دای بنێم بەسەرکردا لە سنووری چاکەدایە. ئێستا بە سەردەمی ئەمڕۆ لە دەوڵەتی مەدەنیدا یعنی لە دەستوردا سەرکردەیەک گوێڕایەڵی دەکرێت تەنها لە چوارچێوەی دەستوری وڵاتە. ئێمە گرفتمان لەم کوردستانە و لە تەواوی وڵاتانی ئیسلامیدا ئەوەیە کە دەستورێکمان نییە. کەسێک بە ئارەزوی خۆی خەڵک ئەو بە خەڵکە بەکاردێنێ ئەبێت تۆی موسڵمان لەسەر ڕێبازی پێ سەلەم وشیار بێ. کەسێ وتی بڕۆ فڵان کەس بکوژە نابێ یەکسەر بە قسەی بکەیت بزانی بۆ بیکوژم بڕۆ خۆت بەکوژدە ئەخ بۆ خۆم بەکوژدەم لە پێناوی چی بەکوشتم دەدەی دوای سوڵح دەکەی و ئاش دەبێەوە و ماڵی خۆم و ماڵ و منداڵم وێران دەکەی. ئەبێت چاوکراوە بی هەها دەسەڵاتێک کە پێغەمبەری خوش دای نابێ سەلەم دەسەڵاتێکی دینی نییە دەسەڵاتێکی مەدەنیە لە چوارچێوەی یاسا و قانوندا کار دەکات. هاوڵاتی دەبێت بەبێت ترس داوای مافی خۆی بکە. دەچینە خزمەت فەرمودەیە کە ئیمامی ئیبن ماجە بە ژمارە فەرمودەی 2426 بە حەسەن هێناوێتی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو هاوڵانی دانیشتبوو مەجلیسێکی خۆش و تەبا. لەو کاتەدا کابرایەک هات قەرزی لای پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. ئەو کەسێک کە لەم زروفی قەیران و نەداریەدا قەرزاری زۆر دڵتەنگی قەرز هیچ شتێ لەو بارە قورستر نییە کە ئینسان پەنا بەخوا قەرزاری خەڵک بێ. وەرە گوێ لەم فەرمودەیە بگرە و دڵێکی خۆت بدەوە ئەوە پێغەمبەری پێشەواشە کە ڕۆژێک قەرزاری کێشتووە. ئەگەر خاوەن قەرز هاتە سەر ماڵ و منداڵ و لە بەرچاوی خەڵکا لێت تووڕە بوو وا مەزانە خۆت بکوژی و سەری خۆت هەڵگری گوێ بگرە بزانە چی بە پێغەمبەری خوا وترا. کابرا هات و بێشەرمانە وتی ئوحەرج عەلەیکە ئیلا قەضەیتەنی. بە کوردی خۆمان ئەگەر نەمدەیتەوە کارێکی خراپت پێ دەکەم ئەی پێغەمبەری خوا قەرزەکەم وەختی هاتۆ خێرا بمدەوە یەخەی گرتون. سەحابەکان پەلاماریاندا وتیان وەی حەکە تەدری من تەکەلەم هاوار بۆ تۆ ئەزانی قسە لەگەڵ چێدا دەکەی ها خەڵکێک وازانی ئیسلام دینێکی دینیە دەوڵەتێکی دینیە نەخێر ئیسلام دینێکی دەوڵەتی مەدەنیە دەوڵەتێکی شارستانیەتیە کە خەڵک داوای دەکات. ئەگەر دەوڵەتی دینی بوویایە دەبوو کابرا بکوژرایە چۆن وا بە پێغەمبەری خوا دەڵێ نا پێغەمبەر صلی الله علیه و لێرە وەکو هاوڵاتیەکی ئاسایی ڕەفتار دەکات یەخەی گرتووە و داوای حەقی خۆی دەکات و سەحابە لێی سوور بوونەوە پەلاماری دەن. پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمووی ئادەی حەسیر مەیدانێکی بکەن نەوەڵڵا فەرمووی هەلا مع صاحب الحق کابرا وتی ئینی ئەطلب حەقی کاکە بۆ لێم تووڕە دەبن داوای حەقی خۆم دەکەم قەرزی لایەتی و کاتی هاتۆ و دەمەوێتەوە. پیامبەر صلی الله علیه و فەرمووی هەلا مع صاحب الحق کنتم ئەو بۆ لەگەڵ خاوەن حەقەکە نابن ئەخ وەڵڵاهی ئەو پیاوە ڕاست دەکات حەقی ئەوە قەرزی لەلامە وەختی هاتۆ بەڵام من بەدەستمەوە نەبوو ئەبوو پشما داوای لێبوردنم لێ بکردایە داوای مۆڵەتم لێ بکردایە هاوڵانم ئێوە دەبوو لەگەڵ خاوەن حەق دابن. ئاوا سەرکردەی موسڵمانان ڕێبازی دەوڵەتی ڕاست کردەوە. ئەمجا فەرمووی سەحابەیەکی نار بۆ لای ژنێک ناوی خەولەی کچی قەیس بوو زۆر دەوڵەمەند بوو. هەر لە ئیسلامدا ئەوانەی دیفاع لە مافی ئافرەت دەکەن لە سەردەمی پێغەمبەرا صلی الله علیه وسلم ئافرەتی وەکو خات و خەولە هەبووە زۆر دەوڵەمەند بووە کەواتە گەر ئافرەتێک شەریکەی هەبوو کۆمپانیای هەبوو بازرگانی دەکرد زۆر سەرمایەدار بوو شتێکی زۆر ئاسایە لە دینی خوادا مادەم بازرگانی دەکا و کەسابەت دەکا و شەریکات و کۆمپانیا هەیە باژن بێ فەرقی چییە لەگەڵ پیاودا ئەمە ڕێگەی لێ ناگرێ. پێغەمبەری خوا فەرمووی خات و خەولە سەحابەکە وتی پێغەمبەری خوا نردومی بۆلات هەندێک بڕێ خورمای دەوێت بۆ ئەوی لەدەست ئەم پیاوە ڕزگاری بێ و قەرزەکەی بداتەوە حتا خورماکەی خۆی پێدەگا و دەداتەوە. وتی خۆم و ماڵ و دایک و باوکم بە قوربانی پێغەمبەری خوا بین چەندی دەوێت بابی بە. پێغەمبەری خوا فەرمووی بە قەرز وەری دەگرم بردی بە کابرا فەرمووی کاکە وەرە بی پێوە ئەم خورمایە لەوەی خۆت جوانترە وتی ئارەوەڵا فەرمووی حەقی خۆمان دای تێ فەرمووی ئەرەوەڵا دەی فەرموو بەخوانی وە ڕۆژە بێ لای من نام خۆی نەیفەرموو دەبڕۆ ئەمجا ملت بشکێنە ئەوە چاو لێ چیت پێکردم وازانی پێم نادرێتەوە فەرمووی ئەمنی و ڕۆژە بێ بەیەکەوە نام بخۆین بردیەوە لە ماڵەوە ئەوەی خۆت بەخشی بووی بەیەکەوە نانەکەیان خوارد و تێر و تەسەل بوو. ئەمجا کابراش ڕووی گەشایەوەتی ئەو فەیتە ئەو فەڵڵاه عنکە یا ڕەبی چۆن قەرزی منت بە ڕێک و پێچی دایەوە دڵت خۆش کردم خوا ئەوا دڵت خۆش کا و ماڵی تۆش ئاوادان کە ئای موحەممەد. پیامبەر صلی الله علیه و سلم چۆن ناو هاوڵان هێشتا هەر تووڕەن هێستا هەر خەمبارن هێستا چۆن دەبێ ئەم لەوە دەترسا خەڵک دواتر پەلاماری دا و تۆڵەی پێغەمبەری خوای لێ بکاتەوە.
چونکە سەحابە ئەوەندە خۆشەویستیان خۆش دەویست ئەم دیێڕە جوانەی فەرمووی لا قدست أمة لا يأخذ الضعيف فيها حقه غير متعتع فەرمووی هیچ گەلێک شایەنی ڕێزلێنان نییە خوا ڕێز لەو گەلە ناگرێت کە ئینسانی مەزلوم و خاوەن حەق بە ئازادی نەتوانێت بەبێ ترس و لەرز و قەلەقی داوای مافی خۆی بکاتەوە لە هەر وڵاتێکە لە هەر میلەتێکە خاوەن حەق و خاوەن ماف بەبێ ترس و قەلەقی و دڵەڕاوچێ نەیتوانی داوای مافی خۆی کە خوا قەت ڕێز لەو گەل و میلەتە و حکومەتە ناگرێت فەرمووی وازی لێبێنن ئەوە خاوەن حەق بوو ئەمەی بەکردار سەلمان بۆیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرۆکی گەورەی مسلمانان کە هەمیشە 10,000 چەکدار بەدوویەوە بوو ئەگەر ئەمەی لە ناو خەڵکا بەکردار جێبەجێ دەکرد قیسرا و قەیسەر و نەجاشی و فڵان بە عومری خۆیان میلەت چاوی پێیان نەدەکەوت تەلەڤیزۆنیش نەبوو تا لە تەلەڤیزۆنا بیبینن بە عومری خۆی میلەت نەیەزانی دم و چاوی چۆنە خۆشەویستی خوا ئاوا لە ناو خەڵکا دەژیا بۆیە عولەماکانی ئێمە کاتێک کە کتێب دادەنێن ئەمە بۆ ئێمە دەنووسن ئەمە کتێبی مەلاکانی ئێمەیە ئیمامی تەرتوشی یەکێکە لە زاناکان لە کتێبێکی بەناوبانگی هەیە پێیان سیراج الملوک لە جڵدی یەکدا لە لاپەڕی 222 دا دەفەرمێ ئین السوڵتان الکافر ئەگەر کاربەدەستی هەر بوو سەرۆکی وڵاتێک هەبوو کافر بوو بە ئاشکرا نەعوذ بالله دەیگوت بڕوان بەخوانیە خوا و ئاین و نوێژ و عیبادەتی چی هەر بڕوان بە هیچ نییە بەڵام کاتێک کە دەچوە سەر کورسی حکومڕان الحافظ لشرائط السياسة الإصلاحية لسر كرسي حكمراني وبواري سياستي ناوخويدا پیاوێکی دادپەروەر بوو دایمە چاکسازی دەکرد و نەیدەهێشت دز و جەردات تەماح لە ماڵی میلەتەکە خۆشکەن بە ئاشتەوایی کورسی دەسەڵاتی تەسلیم دەکرد خەڵکی بە قوربانی خۆی نەدەکرد ئەم زانا گەورە دەفەرمێ ئەبقا ئەم پیاوە بەو کافریەتی خۆیەوە چونکە عادلە و چاکسازی لە وڵاتە دەکا خوا دەیهێڵێتەوە زۆر بەهێزی دەکا و ئەقوا بەهێزتر دەبێ و مانەوەشی دەبێ من السوڵتانی المؤمن لە کاربەدەستێک کە ئیماندارە ئیمانی بەخوا و بە پێغەمبەر و بە مەولود و بە هەموو شتێک هەیە العدلی فی نفسه لە نفسی خۆیدا نوێشکەرە ڕازگۆیە ڕۆژوگرە ئەهلی جومعە و جەماعەتە بەڵام المضيع للسياسة الإصلاحية کە دەچێتە سەر بواری حکومڕانی وڵاتێکی کاول و گەندەڵی بەدەستەوەیە هەمووی دزە و دەمی تێناوە و ئەمیش بێدەنگە بەرامبەریان ناچێت لایەن بەرێو خەڵکی پاک و دەستپاک بێنێتە شوێنیان خوای گەورە ئەو کافرە دێڵێتەوە ئەو کافرە سەر دەخا دەیکاتە حکومڕانی دنیا ئەم موسڵمانە زەلیل دەکات ئەها ئەمڕۆکان لەن بۆ فڵان دەوڵەتی دنیا وایە خۆ کافرن خۆ عەرەخۆرن خۆ بڕوان بە ئیسلام نییە ئەخ کاکە ئەوە پێغەمبەری ئێمە ئەمەی هێنا ئەمە لە کتێبەکانی ئێمەدا نووسراوەتەوە ئەگەر دەتەوێت بمێنیتەوە دادپەروەری عەدالەت دابەشکردنی سەرۆت و سامان بۆ هەمووان بەبێ جیاوازی خاڵێکی تر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە حکومڕان بوو زۆر پەرۆشی شوێنکەوتوانی بوو یەک هێزی چەکداری بکوژرایە لە بیری نەدەچەوە ئەو کاتە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی دەکرد بە هەزاران خەڵک خوێنی دەڕژا پاشا و سەرکردە هەر نەشی دەزانی کوژراوە کوڕیشیە کوژراوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند گەنجێکی قورئان لەبەری هەڵبژارد بڕۆن دینداری فێری قەومێک بکەن فێڵیان لە پێغەمبەری خوا کرد پێغەمبەری خوا غەیبی نەزانیوە ئەوەی کە خوا ئاگاداری نەکردبێ وتیان موسڵمان بووین و چەند گەنجێکی قورئان خوێن بنێرە کە دینداری و خواناسیمان فێرکەن حەفتا گەنجی هەڵبژار مادام میلەتێکی گەورە موسڵمان بوون ئێوە بڕۆن لە خزمەتیاندا بن فێری قورئان و دینداریان کەن گەیشتنە شوێنە پێوان بیری مەعوانە لە هەر چوار لاوە چوادەوریان گرتن وتیان تەسلیم بن و دانیشن هەر حەفتا قورئان خوێنەکان لێدا شەهید کرد بە ناحەق پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەو خەبەرەی بۆ هاتەوە سەحابەکان دەفەرموون قنت رسول الله صلى الله عليه وسلم شهرا حين قتل القراء فما رأيت رسول الله صلى الله عليه وسلم حزن حزنا قط أشد منه إمام بخاري بجمع فرموده 1238 نواتي إلى صحيحة أفهمون پێغەمبەری خوا یەک دانە مانگ لە هەموو پێنج فەرزەی نوێژا قنوتی دەخوێند و دوعای بۆ ئەو شەهیدانە دەکرد و دوعای لە کافران دەکرد قەتمان نەبینی پێغەمبەری خوا هیچ ڕۆژێک ئەوەندە مەحزون بێ کاتێک خەبەری شەهید بوونی ئەو هاوڵانەی بیست یەک دانە مانگ تەعزیەی نەشکان ئەها دروستە جاری وایە تەعزیەباری درێژە بشێشێ یەک دانە مانگ پێغەمبەری خوا لە پێنج فەرزەی نوێژا قنوتی بۆ گیانی شەهیدانی بیری مەعوانە دەخوێن ئەبێ سەرکردە ئاوە ئەدڵسۆزی ئەو کەسە بێ کە نوێنەریەتی
نەک بڵێ کوژرا کوڕە دوای هیچ نییە بۆ خۆمان ڕێک دەکەوین دوای لەسەر مێزێک مۆز و پرتەقاڵ دانرێ و چایدیش لەمە دەخورێتەوە و کۆتایی بە مەسەلەکان هات ئەو خەڵکی کوژرا کوڕە دەکوژرا قەیسێکە کوڕی فەقیرە بۆیە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ بەکاربەدەستانت فەرموو بەکاربەدەستانت فەرموو میلەت ڕانە و شوانی دەوێ شوانی پاسەوانی دەوێ ڕەنج و دڵسووتانی دەوێ لێپرسراوانت تێگەیاند میلەت نان و ئاوی دەوێ بازاڕ و ژیانی دەوێ بێ جیاوازی خزمەتی یەکسانی دەوێ فەرمووی پێیان لێ ڕابکەن بۆی ڕامەکەن داوای مەکەن چون بەرپرسی ئەمانەتە چێ حکمەکەی عەدالەتە لە دنیا و قیامەتدا کورسی و سەری سەلامەتە بەڵام ملهوڕ و زاڵمان ڕۆژێکی وایان بەسەر دێ بەبێ کورسی و بێ پاسەوان هەل لە دنیا لە پێش دۆزەخ دەوەستێندرێ لەبەر چاوی جەماوەرە مورەغەی پشتی دەشکێندرێ بۆ میلەتیش فەرمووت با کاریان بەڕاوێژ بێ ئەبێ زیرەک و حەقوێژ بێ نابێ سەرسەپۆ لەو جێژ بێ وەک ڕانەمەڕ بدرێتە بەر بەدەمی تەڕ سەد کوڵاوی بکرێتە سەر ورتەی لە دەم نەیەتە دەر ئەبێ ملەتیش وشیار بێ کار بەدەستیش دادپەروەر بێ ڕێز و حرمەتیش لە بینی هەردووچیاندا بمێنێ میلەت دەبێ قسەی هەبێ بۆ کار بەدەستان کۆتایی خاڵمان ئەوەیە ئەو زەمەنەی کە میلەت نەیدەتوانی بەرامبەر دەسەڵاتداران قسە بکە پێغەمبەری خوا خەڵکی فێری ئازادی ڕادەربڕین کرد لە ناو مەدینەدا هەندێک خۆراک و جول و بەرگ گەیشتە شاری مەدینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچکردوەکان کە خەڵکی مەدینە بوون و ئاوارە و دەربەدەر و بێماڵ و حاڵ بوون بانگی کردن فەرمووی ئەم ماڵەتان بەسەرادا بەش دەکەم باسی مەدینەیەکانی نەکرد لە جەنگیش گەڕاونەوە ڕیش سپیەکانیان وتیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو کەس عادلترە خۆی باشتر دەزانێ بیدا بە هەر کەسێک ئازادە هەندێک گەنجی حەماسی ڕاپەڕین و وتیان نابێ ئێمە هێستا شمشێرەکانمان خوێنی لێ دەتکێ لە پێناوی پێغەمبەری خوادا شەڕمان کردووە و دیفاعمان لێ کردووە باشە بۆ ئەوانە وەریگرن و ئێمە وەری نەگرین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوە سەر مینبەر و هەموو خەڵکەکە لە خزمەتیا بوون فەرمووی بیستومەتەوە گلەییتان هەیە منیش چەند شتێکتان پێ دەڵێم فەرمووی ئەلەم تەکونوا ضلالا فهداكم الله بی ئێوە قەومێک نەبوون مەدینەیەکان بتتان دەپەرست خوا بەهۆی منەوە هیدایەتی دان و ئێستا ئەڵڵای تاک و تەنها دەپەرستن وعالة فأغناكم الله هەژار بوون ئێستا ڕزق و ڕۆزی دنیا ڕووی تێکردوون بە بەرەکەتی ئێمە کە هاتوومە ناوتان وأعداء فألف بين قلوبكم دژمن بوون 100 ساڵ بوو ئەوس و خەزرەج خوێنی یەکتریان دەڕشت وەکو ئەم حیزبانەی ئێمە 100 دانە ساڵ بوو ناکۆک بوون کە من هاتمە ناوتان خوێن ڕشتن لە نێوانتاندا کۆتایی پێهات ئەی من ئەو منەتەم نییە بەسەرتانەوە هەموو سەریاندا خسووتیان ئەی پێغەمبەری خوا چاکە و فەزڵی تۆ نابژێردرێ ئەوە سیانە لەو هەموو چاکەی کە تۆ بەسەر ئێمەوەتەوە هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دە ئەی بۆ قسە ناکەن ئەی بۆ وەڵامم نادەنەوە وتیان جای پێغەمبەری خوا ئێمە چۆن لە ئاستی جەناب تا قسە بکەین کوا حەدمان هەیە جا چیمان هەیە بەرامبەرت بێڵێین فەرمووی والله ئەگەر بتانەوێ قسە بکەن حەقتان پێیە و بۆشتان دەسەلمێنم ئەمجا خۆی پێشیان کەوت فەرمووی ئەی بۆ وەڵامم نادەنەوە میلەت قسە بکە تۆش بڵێ ئەتەیتەنا مکەذیبا فەصەدەقناکە ئەی پێغەمبەری خوا تۆ لەناو قەومەکەی خۆت و میلەتەکەی خۆت بە درویان خستیەوە وتت پێغەمبەری خوا وتیان ڕاز ناکەی شێت بووی تێک چووی کاهینی شاعیری ئێمە هاتین یەکسەر باوەشمان بۆ گرتی وتمان وەڵڵاهی تۆ پێغەمبەری خوای تۆ خەڵک بە درویان زانی لە تایفا بەربارانیان کردی ئێمە هاتم ئامێزمان بۆ گرتیەوە خۆی پێشیان دەکەوت ئاوام پێ بڵێن ومەخذولا فەنەسەڕناکە بێدەسەڵات بووی ئێمەشم شێرەکان و کوڕەکان و مژنەکانی خۆمان هێنایە مەیدان و بە هەمومان دیفاعمان لە تۆ کرد و سەرمان خستی وەطەریدەن فەئاوەیناکە لە شاری خۆت دەریان کردی ئێمە ماڵەکانی خۆمان بۆ شۆڵ کردی و کردمانی بە برابەشی خۆمان وعائلا فەواسەیناکە هەژار بووی نانەکەی خۆمان دەکرد بە دوو کەرتەوە پارچەیەکیان هاوڵانی تۆ کە لە مەکەوە هاتون بیخۆن فەرمووی ئەم هەموو چاکەتان بەسەر منەوە هەیە ئەی ئێوەی میلەت چیتان بۆ ئێمە نەکرد ئەمجا فەرمووی بەڵام وەڵڵاهی بینیم ئەو خەڵکانە بێماڵن بێحاڵن ئێوە باخ و باخاتان هەیە وەزعتان باشترە تا تۆزە دەبوژێنەوە ئەم بەشەمدا بە ئەوان بەڵام وەڵڵاهی سوێنتان بۆ دەخۆم ئەگەر هەموو خەڵکی دنیا لە شیوێکەوە بڕۆن خەڵکی مەدینە لە شیوێکەوە بڕۆن وەڵڵاه من لەگەڵ ئێوەدا دەڕۆم و لێتان جیا نابمەوە
ڕۆژێ هاتم بۆ ژیانتان ئەبێ قەبرەکەشم لە ناو ئێوەدا بێ. پێغەمبەر سەڵسەڵەم لە فەتحی مەککە لە شاری خۆی نەنێژرا، هاتەوە لە مەدینە لە ناویاندا مرد. ڕۆژێ ئێوە دیفاعتان لە من کرد، لە مردنیشا بەجێتان ناهێڵم. فەرمووی خوایە اللهم ارحم الأنصار وأبناء أنصار وأبناء أبناء الأنصار، خوایە ڕەحم بەم مەدینەیانە بکە، ڕەحم بە مناڵیان بکە، ڕەحم بە نەوەی نەوەیان بکە. دوعای پێغەمبەریان بۆ گیرا بوو. ئەمجا هەموو دەستیان بەکرد بە گریان و چوون باوەشیان بە پێغەمبەری خوایە کرد و مەسەلەکە هێدی بۆەوە. کەواتە میلەتیش دەبێت سەرکردە بڵێ کاکە تۆش حەقت بەسەر منەوەیە، ئەی من ڕۆژێ هاتمەوە ناو تۆ چیم هەبوو؟ ئەوە تۆی میلەت بوو منت کرد لەسەر کورسی حکمڕانی، ئەگەر تۆ نەبی ئەی من چیم؟ بەڵام دەبێت هەموو شتێک قدر و ڕێزی تێدا بمێنێ. ئازادی هەبێ لە ئیسلامدا، ئازادی زائیدی حرمەت و ڕێزە، نابێتە شیر و ناوزڕاندن و یەکتر سوکردن هەبێ. بەڵێ ئەو پێغەمبەرە ئازیزە صلی الله عليه وسلم گەورم مەولام لەم سەرزەویە هیچ کەس وەک تۆ نەبوو، وەک تۆ نییە. خەڵکی دێن و دەچن دەمرن، بەڵام ناوی شیرینی محەممەد صلی الله عليه وسلم هەتا ئەبەد هەر زیندووە و پایەدارە و هەرگیز مردنی بۆ نییە. بانگی محەممەد پێنج فەرزە لە هەولێری پایتەخت و سلێمانی ئازا پایتەختەکەی ڕۆشنبیری شاری کاک ئەحمەد مەولانە، لەولاوەتر لە خانەقاکەی بیارە، لە ڕۆژهەڵات لە مزگەوتی والی سنا، نەک هەر لێرە لەسەر جەم مزگەوتەکانی چوار پارچەی کوردستانە بەشکراوەکەم، کوردە موسڵمانە بێناسکراوەکەم، ناوی شیرینی تۆ قوربان هەر بڵند و شکۆدارە و تەنها ساتێک نەوی نییە. سادرودی خوال لەسەر بێ ئەی ئەو مامۆستا گەورەیەی لە ڕازگۆیی، لە دڵسۆزی، لە دڵپاکی، لە خەمخۆری لە مێژوودا وێنەت نییە. ئێستا سەردەمی ئەوەیە هەمومان بگەڕێنەوە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، چونکە جارێکی تر وا نەزانی و نەفامی سەردەمی جاهیلی سەر هەڵدەداتەوە لە ناو موسڵماناندا. ئەوە ئێستایە کە توندڕەوی ئاینی بە ناوی ئاینی ئیسلامەوە خەڵک دەکوژرێ و ماڵی دەتەقێندرێتەوە و خۆی دەکوژێ. ئەوە هەر سەردەمەکەی جاهیلیە. ئەبێ جارشکە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئاینێکی میانڕە و نەرم نیان پڕ حیکمەت و قسەی خۆش بەسەر خەڵکادا بەش بکرێ، نەک بە هێزی شمشێر و ئاڵای ڕەش و کوشتن و بڕین. ئێستا و سەردەمەیە کە کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم میلەت مەحروم و کار بەدەستان تێر، هەروەکو ئێستای میلەتی ئێمە میلەت مەحروم، کار بەدەستانیش ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەندتر دەبن. ئێستا لە مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەقی خۆیەتی بکرێ بە ڕۆژی ئاشتی، خۆزگە کار بەدەستانی وڵاتی ئێمە لە جیاتی بروسکەی پیرۆزبایی بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. داواتان لێ دەکەین برایان وەرن ڕۆژی مەولود لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببنەوە، کۆ ببنەوە و ئومێدەوارم کۆ ببنەوە. ئێمە هەمیشە دوعای خێرمان هەیە، بەڵام وەڵڵا کاتێ سەیری ڕابردووتان دەکەم پێم زەحمەتە. ئێوە لە شاخ بوون، نەبیرە نەوتتان هەبوو، نەگو مرگتان هەبوو، نەخان و ڤێلا و باختان هەبوو، نەڕیزە دوکان و قەیسەریتان هەبوو، یەک جووت کالەی بۆگەن و کۆڵە پشتێک و نانی ئەو فەقیر و هەژارەتان دەخوارد، لە شاخا یەکترتان ڕاودەنا و کوناوکونتان بە یەکتر دەکرد کە هیچتان نەبوو. ئێستا لەسەر ئەم خەزنەیە یا ڕەبی خوا ڕەحم کا ڕێکەون کە پێم زەحمەتە بەداخەوە. وەرن بگەڕێنەوە بۆ ڕێبازی ئیسلام بۆ ژێر چەترێک کە ڕەحمەتەن للعالەمین هێناوێتی، ئەو چەترە دەتوانێت کۆمان کاتەوە، چونکە پێمان دەڵێ خواتان یەکە، پێغەمبەرتان یەکە، دینتان یەکە، قیبلەتان یەکە، قورئانتان یەکە، ژیانتان یەکە، مزگەوتان یەکە، قەبرستانتان یەکە، بوونتان یەکە، مردنتان یەکە، دوژمنتان یەکە. دەی با بگەڕێنەوە سەر ڕێبازێک کە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول اللهە، چونکە تەنها سەرفرازی لەوەدایە. یا ڕەبی خوای پەروەردگار ڕەحممان پێ بکەی، لە لەدایکبوونی پێغەمبەری پێشەوادا خوا دڵەکانمان بە خۆشەویستی خۆت و ئەو سەروەرە ببوژێنیتەوە. یا ڕەبی خوا خەریکە دەکەوینە جێژاوی تاریکستانێکەوە جارێکی تر بە نووری ڕۆشنایی محەممەدی مستەفا کوردستانەکەمان ڕۆشن بکەیتەوە. خوایە تاریکیەکانمان لەسەر بڕەوێنیتەوە یا ئەڵڵا. هەر کەسێ دڵ بە خەمە دڵخۆشی کەی، هەر کەسێ نەخۆشی نەفسی و دەرونی هەیە خوایە ئاسوودەی بە دڵ و دەروونەکەی بگەێنی. خوایە لە ڕۆژی مەولودی پێغەمبەرە شیفای نەخۆشەکانمان بدەی، خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی،
خوای لە مانجی مەولودا هەر کەسێک گرفتارە بە هەر مشکلەیەکەوە دەرگای ڕەحمەتی لێ بکەیەوە دەرگای ڕەحمەت لە جیهان کردەوە دەرگای ئاشتی بەسەر ئێمەشدا بکەیەوە خوایە ئەم لایەنە ناکۆکانە خوایە هیچ کام میلەتە نەبێتە قوربانی کورسی و دەسەڵاتی ئەوان ئیسلاحی حاڵیان بکەی ڕەحم و بەزەیی بخەیە دڵیانەوە قسەی چاک لایەنی خێر دەستی عەدالەت بکەوێتە نێوانیان و خوایە ئاشتەوای بگەڕێتەوە بە وڵاتەکەمان لە پارچە پارچە بوون و لە شەڕی ناوخۆ لە یەکتر خوێندن خوایە گیان بمان پارێزی هەر کەسێ حەزی لە تەفرەقەی ناوخۆیە هەر کەسێ زمانی پیسە هەر ڕاگەیاندنێک زمانی تەشهیری هەیە خوایە هیدایەتی بدەی واز بێنێ و بگەڕێتەوە سەر ڕێگای ڕاست یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی ئەولادەکانمان ساڵح بکەی ئەوەی نێتی خوایە ئەولادی ساڵحی پێ ببەخشی خێزانەکانمان بەختەوەرکەی وڵاتمان پڕپیت و بەرەکەتکەی بارانی ڕەحمەتی خۆتمان بەسەرا زیاتر بارێنی یا ئەڵڵا خوا بارانی ڕەحمەتی خۆتمان بەسەرا زیاتر بارێنی یا ئەڵڵا لە شەڕی شەیتان لە فتنەی ئاخر زەمان لە بەڵای ناگەهان لە شەڕی دوژمنانی کورد و کوردستان خوا بە دوورمانکەی خوا ڕەحم بە ڕۆڵی ئەم مسلمانانە بکەی کە بەم سەرمایە دیفاع لەم خاچ کوردستانە دەکەن خوا ڕەحم بە پێشمەرگەکانمان بکەی شەهیدەکانمان بە بارەگای بەهەشتی بە خۆت شادکەی شیفا بە بریندارەکانی کوردستانمان بنێری خوای جان ئەو ئاسایشانەی ئەو پۆلیسانەی ئەو برا مرورانەی کە بەم سەرمایە دیفاع لە ئەمن و ئەمانی ئەم وڵاتە دەکەن خوا تۆش ڕەحمیان پێ بکەی هیدایەتیان بدەی بەرەو خواناسی بیان هێنی دڵیان نەرم کەی ئەخلاقیان بەرزکەی ڕەحم بە دڵی ڕۆڵە باوکو و دایکیان بکەی و بیان پارێزی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی یا ئەرحەم الراحمین یا ئەکرەم الئەکرەمین آمین آمین والحمد لله رب العالمين